لە جامعەی هافرد بەس کراوە ئەو ئافرەتانەی تەنانەت لە هەفتەیەکە یەک جار ئەچن بۆ نوێژی جەماعەت لە 33 نیسبەی مردنی کتوپڕیان و سەرەتانیان کەمتر وەک لەو ئافرەتانی کە ناچن. لەوانەیە کەنیسە بێ ئەمە، لەوانەیە مزگەوت بێ، لەوانەیە شوێنی عیبادەت بێ، هەتا وەکو ئەو حەدە ئینسان کاریگەری عیبادەت هەیە لەسەر لاشەی. بۆیە منەظەمەی سیحەی عالەمی ئەڵێ ئینسانەکان ئەگە بیانێ مرتاح بن ئەبێ پابەندی دین بن، شتێک هەبێ دڵیانی پێخۆش بێ. ساڵی 2011 ڕێژەی ئەو کەسانی کە خۆیان کوشت 1 ملیۆن کەس بوون. واقعتە بەقەدەر شارێکی کوردستان 1 ملیۆن کەس لە یەک ساڵا خۆیان کوشت. لە هەر 40 سانیەیەکە ئینسانی خۆی کوشت، لە ڕۆژەکەیە 3000 ئینسان خۆی کوشت. بۆ مەلەزە نەبوو ها، کەسیش نەبوو بەشێدار و پەردووە، بەس خەڵکەکە خۆی کوشت. ئەی لە ساڵی 2020 تا چیمان لێیە بەخێر؟ لە ساڵی 2020 تا ڕێژەی ئینتیحارەکاتە 1 ملیۆن و نیو، واتە لە هەر 20 چرکە ئینسانە خۆی کوشت. بۆ ئەوەی ئینسان خۆی بکوژە و دەستی بچێتە خۆی، مەفروزە 10 محاولە تا 20 محاولە بکە بە فاشیلی، اینجا دەستی ناچێتە خۆی، پاشەکشە ئەکا ئەوێت بیتەقێنە و نایتەقێنە، ئەوێ ئاگر بەراتە خۆی تو نایکا پەشیمانە بێتەوە. کەواتە لە هەموو چرکەیەکە، لە هەموو دوو چرکەیەکە ئینسانێک ئێستا چەند ئینسانێ محاولەی ئینتیحاریان کرد لە کاتی ئەم قسانی منە. بۆ چونکە ئینسانەکە مرتاح نییە و دڵی خۆش نییە. لەمە خۆشتر و سیرترتان پێ بڵێم لە بەحسێکا کە جۆز مانوێڵ لەگەڵ ئەلیسەندرا فلیشمان ئەڵێن چی؟ دەگە فراوانی عالەمی ئیسلامیە ڕێژەی ئینتیحار و خۆکوشتن لە عالەمی ئیسلامیە نزیکە لە 0 مقارنەتەن بە وڵاتانی تر. ئەبێ ئێمە دکتۆرێکی تەندروست بین.